زیاتر لە ساڵێک تێپەر دەبێت بەسەر ڕەوشینە جێژیری کەرکووک و تا ئێستا نەتوانراوە پارێزگارێکی نوێ بۆ شارەکە دیاری بکرێت. بە بۆچوونی یاساناسان و مامۆستایانی زانکۆ لە کەرکووک تێپەڕبوونی ساڵێک بەسەر دۆخەکەدا و ئەوەی نەتوانراوە پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دیاری بکرێت هۆکارەکەی بۆ ناکۆکی سیاسیەکان دەگەڕێتەوە. خۆی ململانەی پارتەکان ناو خۆیانە بۆتە هۆکاری ئەوەی کە ناگەن نەتیجەی دەرەنجامێک بۆ ئەوەی پارێزگاری بۆ شاری کەرکووک دانێن. زیاترەوە حیزبانە لە زۆر شوێن ئەچن بۆ لەگەر حکوومەتە هاوکاریەکەن بەس لە کەرکووکە مەبەستێکیان هەیە مەبەستیان زۆر یەک مەبەستێکی لە مەبەستەکان ئەیانەیە لە باتی پارێزگاری کەرکووک کە شتی سیاسی بەدەست بێن. هۆکاری سەرەکی مانەوەی بارودۆخەکەی کەرکووک بەم شێوازە هۆکارە ناوخۆیەکانە و ململانی هێزە ناوخۆیەکانە ئەمە ژوای کردووە دەرفەت و فرسەتێکی باشی داوە بە هێزەکانی تر وەکو عەرەب و تورکمان لەم نێوەندەدا عەرەب توانیوێتی هەموو هەلو فرسەتەکان قۆزێتەوە و هەموو دام و دەستگاکان لە بەرژەوەندی خۆی بەکار بێنێ وای کردووە تورکمانش خۆشحاڵە بەم بارودۆخە و نایە بارودۆخە گۆڕانکاری بەسەرا بێت لە بەرژەوەندی کورچونکە کورد زۆرینەی ئەم شارە پێکێنێ و هێزە سیاسیەکان نەتوانن کاری باش بکەن بۆی کە هەمومان بێکەوە پارێزگارێکی کووردا بنین و ئەنجومەنی پارێزگا کارا بکەینەوە بەڵام بەداخەوە سەر ڕایبانگێشکردنی هەموو لایەنە سیاسیەکان بەشێک لە لایەنە سیاسی و حزب سیاسیەکان وەکو پێویست ئامادە نابن و نایەنێ بارودۆخەکە بگەڕێتەوە بارودۆخەی کە مەبەستە بۆ کورد و کورد توانێت سوودی لێ بینێ. بە بڕای نوێنەری پێکاتەکانی تری کەرکووکیش پڕکردنەوەی پۆستی پارێزگار یەکێک بۆ لە پێویستیان وکەیەکانی کەرکووک کە بەوەی ناکۆکی نێوان لایەنەکانەوە ئەو پرسە گرنگە پەخراوە. مؤكد يعني سياسة فرض أمر واقع على شيء هذا غير مجدي. بەدڵنیایەوە سیاسەتی سەپاندنی ئەمری واقع هیچ کات خزمەت بە هیچ لایەنێک ناگەێنێت. لە ڕابردوودا خەڵکی کەرکووک لەو سیاسەتە زەرمەند بوون لە ئێستاشدا بە هەمان شێوە ئەو لایەنە خۆی دووبارە دەکاتەوە. دانەنانی پارێزگارێک بۆ کەرکووک کە بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکان و تەوافقی سیاسی بێت لە شارەکە بۆ دوو جۆر ناکۆشی دەگەڕێتەوە کە یەکێکیان پەیوەندی بە ناکۆکی نێوان پێکاتەکانەوە هەیە و ئەوەی تریشیان پەیوەندی بە کێشەی ناوخۆیی کوردەوە هەیە کە بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی دەوام ناکەن. ئەوەش بووەتە هۆی ئەوەی ئەنجومەنی پارێزگا کۆنە بێتەوە و نەتوانرێت باڕێچکە یاساییەکەی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دابنرێت. هو مشكلة كركوك فيها أبعاد مختلفة. کێشەی کەرکووک کێشەیەکی هەمە جۆرە لە کێشەی ئیداری و سیاسی و ئەمنی و ئابووری بەڵامەوەی کێشە سەرێکەکەیە بۆ شای پارێزگاری کەرکووکە کە نەتوانراوە لەماوە یەک ساڵی ڕابردوودا لە نێوان لایەنەکانێک لا بکرێتەوە کە گرفتی سەرەکی کەرکووک پێک دەهێنێت. وەگلانی تورکمانی هەمیشە پێشنیارمان هەبووە بۆ پڕکردنەوەی ئەو پۆستە لە لایەن لیستی برایەتیەوە بەڵام بەداخەوە گوێ لە بۆچوونەکانمان نەگیراوە. ئێستا دەخوازین ئەو کێشەیە بە گفتوگۆ لە نێوان پێکاتەکاندا چارەسەر بکرێت. بە بۆچوونی چاودێرانی سیاسیش سڕبوونەوەی ململانە سیاسیەکان کاریگەری نەرێنیان لە سەکۆی پرسە سیاسیەکانی کەرکووک بەجێهێشتووە و غیابی بەشێک لایەنە سیاسیەکان لە گۆڕەپانی کەرکووک و خۆدابڕینی بەشێکی ئەندامانی لیستی برایەتی شوای کردووە پۆستی پارێزگاری کەرکووک لەلایەن عەرەبێکەوە بە وەکالەت بەڕێوە ببرێت و ئەوەش لە قازانجیە و پێکاتەیە و بە زیانی خەڵکی کەرکووک کەوتۆتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.